کۆرسی فێرکاری PHP وانەی سێم بنەماکانی PHP بۆ نووسینی کۆدی PHP وەکەر زمانێکی تر پێویستمان بە دەستکاریکەرێک دەبێت. ئەمڕۆ کۆمەڵێکی زۆر دەستکاریکەری باش لە بەردەستان ئێمە لێرەدا نۆتپاد پلس بەکاردەبین کە دەتوانین لەم بەسەرەدا دایبگریت. بۆ نووسینی کۆدی PHP پێویستە هەر کۆدێکی PHP کە دەنووسرێت لە نێوان ئەم دوو تاگەدا بنووسرێت. بواتە هەر کۆدێک لە دەرەوەی ئەم تاگە کار ناکات. و هەر فایلێک کۆدی PHP تێدا بێت پێویستە بە پاشگیری .php زەخیرە بکرێت. بۆ نمونە ئێمە ئەم فایلە زەخیرە دەکەین، دەچینە فۆڵدەری examp htdocs پاشان زەخیری دەکەین بە ناوێکە بمانەوێت، دەبێت پاشگیرەکەی بە .php بێت. ئێستا بۆ پیشاندانی کارەکەمان کۆدێک دەنووسین، echo دەچینە براوسەرەکەەوە بۆی سێری کارەکەمان بکەین، دەنووسین localhost ناوی فایلەکە .php دەبینین کار دەکات.